یەکێ لە هۆکارەکانی غودەی پڕکار بریتیە لە غودەی هار یاخود ئەوەی لە ناو خەڵکە ناساوە بە غودەی سام یاخود ژەهراوی. ئەم غودەیە بریتیە لەو غودەی کە گەورە ئەبێت و لە ملی ئینسانە زۆربەی کات دەرەکەوێت و هەندێک جاریش گۆڕانکاری چاوەکانی یاخود پێستی یاخود جومگەکانی پێوەیە. ئەم غودەیە هۆکارێکی بریتیە لە دژەتەنێک کە لە ناخی ئینسانەوە هەڵەقوڵێ و ئەیدا لە غودە و غودەکە گەورە ئەکات و چالاکێکات و ئەکا غودەکە سەریعکە پاڵ بە غودەکەەوە ئەنێ بۆ ئەوەی کە سەریع ئیشکات. ئەم غودەیە وەکو خۆی هیچ ترسێکی نییە بەڵام هەندێک جار گرەی لەگەڵایە. ئەم جۆرە غودەیە ماوەی چەند مانگێک تا چەند ساڵێکیش لەوانەیە بخایەنێت. ئەوەی کە ئێمە ئەمانەوێت ئیلاجە دەین بە نەخۆش لە شێوەی سەرکوتکردن و ستۆپکردن بە غودەکەیە یاخود چارەسەری دڵپەلەپەلی و لەرزینەکەی و شەونخونیەکەی بە شێوەی بێتابلۆکەر کە عیلاجێنێ دڵی هێور کاتەوە بۆ ئەوەی کە نەخۆشەکە کاریگەری و نیشانەکانی غودەکەی لەسەر کەم بێتەوە. ئەم عیلاجانە بۆ ماوەی تقریبەن ساڵێک ساڵ و نیوێک زۆر جار 3 ساڵ بەپێی تەمەنی ئینسانەکە ئەگۆڕێت عیلاجی ئەدەینێ و بەپێی زۆر و کەمی غودەکەشی ئەگۆڕێ. ئەم غودەیە ئەگەر بمانەوێت بە تەواوەتی بنە بڕیکەین دوای ئەوەی کە دەستمان لە عیلاج شت واتە پاژماوەیەکی زۆر نەخۆشەکە هەر لەژێر کاریگەری دەرمانە کۆنتڕۆڵ ببوو ئەو کاتە بیر لە دووشتی جیاوازەکەینەوە. یەکەمیان یۆدی مشعە، دووەمیشیان نەشتەرگەری لابردنی غودەکەیە. سەلام عەلەیکوم. سمارت وەرچەرخانە.